بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. شۆڕشی بارزان 1943 بۆ 1945. بەشی یەکەم گەڕانەوە لە دوورخراوەیی هاتنەوەی بارزانی. بارزانی لە 12 حوتی 1943 شاری سلێمانی بەجێهێشت. پاش حوتویە گەیشتە ناوچەی مەهاباد و بوو بە میوانی حاجی بابە شێخ. لەوێشەوە ملی ڕێیگرت لەگەڵ مستەفا و سلێمان لە گوندی ئاخچە زێوە نێزێک نەغەدە کە مامەد مەسیح پاش بەجێهێشتنی عێراق هاتبوو لەوێ دادەنیشت. کاتێ بارزانی گەیشتە دەوری گوند کۆمەڵێ منداڵی بینی لە ناو ڕووباردا مەلەیان دەکرد. یەکیانی ناسیەوە کوڕی مامەد مەسیح بوو. بارزانی داوای لێکرد ماڵی خۆیانی نیشان بدە کە گەیشتنە ماڵ ژنی مامەد نەیناسی. بەڵام بەپێی نەریتی کوردەواری زۆری بە خێراتن کردن و نانی لە پێشدانان. کاتێک مامەد هاتەوە و چاوی بە بارزانی کەوت فرمێسێک بە چاوی داهاتە خوارەوە و هاواری کرد یا ئەڵڵاه سپاس بۆ خوا ئەمە ئەو ڕۆژە بوو بەتەمای بوو. بۆ ڕۆژی دوای ڕوویان کردە گوندی کولیج و بوونە میوانی کاک مەمەد ئاغای کولیجی سەرۆکی تیرەی قادری لە خێڵی مامەش. مامەد ئاغا خۆی و خزمەکانی زۆر بە گەرمی بە خێراتنیان کردن بە تایبەتی ئەوڵاغای جەڵدیان هەموو جۆرە یارمەتی و خزمەتی پێشکێش کرد. ژمارەیەک لە بارزانیان لە گوندی کانی ڕەشی نێزێک شنۆدا بوو. لەوانە حەسەن ئەحمەد ناس، میرزاغا ڕەشۆ، محەممەد عیسا، خان ئاودەل محەممەد، عەبدوڵڵا کۆرەبی، ساڵح کۆرەبی، محەممەد مامەند و محەممەد ئاغا بووکر. بارزانی هاتنی خۆی پێ ڕاگەاندن و داوای لێکردن بێن بۆ لای. هەمویان دەست بەجێ بە هەڵاتن هاتن و دۆ دڵیش بوون. بەڵام کاتێ بارزانیان بە چاو بینی باوەڕیان کرد و فرمێسکی شادی بە چاویان داهاتە خوار. بەخەد یارمەتی دام چەند کەسێکم لەوانە بینی و گوێم لە بیرەوەریەکانی ئەو سایان گرت. دوای ئەوەی یەکشەو میوانی مامەداغا بوون. بۆ ڕۆژی دوای ڕوویان کردە کوردستانی عێراق. منیش هەرچی لەم بارەیەوە لە بارزانی بیستوە دەیجێڕمەوە. لە دیوەخانی کاک مامەد ئاغای کولیج دانیشت بووین. قەرەنی ئاغای مامەشات و گوتی دەنگ بڵاوە گوایە مستەفا بارزانی بە دزیەوە سلێمانی بەجێهێشتووە و حکوومەت خڵاتێکی گەورەی 50,000 دیناری داناوە بۆ هەر کەسێ بە زیندویی یا بە مردویی بیگرێ. جا داوای لە کاک مامەند کرد ئەم هەلە لە دەستخۆی نەدا. کاک مامەندیش وەڵامی دایەوە ئەو کەسەی بارزانی بگرێ هێشتا لە دایکی خۆی نەبووە. قەرەنی ئاغا بارزانی نەدەناسی، بەڵام پاشان کە ناسی هیچی نەگوت و گەڕایەوە. کاک مامەند بارزانیەکانی هاندا شوێن مستەفا بارزانی بکەون و بەڵێنیدا ژیانی خێزانەکانیان دابین کە ئەم بەڵێنەشی بەجێهێنا. تفەنگێکی بڕنەوی پێشکێشی بارزانی کرد کە لەو کاتەدا زۆر بەنرخ بوو. ئەم تفەنگە لای بارزانی مایەوە تا لە ئاوی ئاراسپەڕیەوە. بارزانی و هاوڵانی لە 28 حوتی 1943 هاتنەوە ناوخاکی عێراق. کاک مامەد یەکێ لە پیاوەکانی خۆی خێدراقیتەی لەگەڵدا ناردن تا گەیشتنە سنوور. یەکەم قۆناغیان هەواری خەیلانیان بوو. لە دۆڵ و مەیدانی نێزیک چیای هەڵگوردی سەربەرز بوون بە میوانی ڕەشماڵی مامک خەیلانی. لێرە بوو کە زانی عەبدولئیلای وەسی ئێستا لە هەوارگەی مەحموود بەگی خەلیفە سەمەدا لە مێرگەمیر. بارزانی بە هەڵە داوانویستی بیگاتێ و دەستی بەسەردا بگرێ کە ئەمە دەستکەوتێکی گەورە بوو ڕێگەی نزیکدا کردەوە. ئێوارە گەیشت بەڵام وەسی بەیانی ئەو ڕۆژە لەگەڵ مەحموود بەگدا چوو بوو بۆ ڕەواندز و ئەم هەلا لە دەست چوو. بارزانی دوای حەسانەوە لە ماڵی مەحموود بەگدا درێژەی بە ڕۆشنەکەیدا و گەیشتە گوندی بەبێل و لە ماڵی محەممەد مەلا داوەزی کە جێی ڕێزی خەڵکی ناوچە بوو ئەمەی بە هەرزانی هەواڵی ئەم ناوچەی لێ بپرسێ. ئەویش بە درێژی بۆی باس کرد و شوێنی ئەوانەشی پیشاندا کە خۆیان نەدابوو بە دەستەوە. لەوانە عومەر عەبدوڵڵا خەلانەیی، ڕەشۆڵ خاڵ هەمزە، محەممەد ئەمین میرخان و قادر بانەیی لەگەڵ نێزیگەی 30 کەسی تر کە لە چیای برادۆز بوون. کاتێ بارزانی گەیشتە هەواری مەمەندان هاوچەک و هاوڵانی بە گەرمی پێشوازیان لێکردن و پێکەوە دانیشتن. هەواڵی ناوچەکەی لێپرسین و یەکەم کۆبوونەوەیان کرد
لەباری خۆڕێخستنیان و سازدانی هێزەکانیانەوە. بارزانی بۆی باسکردن کە بزوتنەوە چەند پێشکەوتووە و ئاسۆی پاشە ڕۆژ چەند ڕوون و فراوانە. ئامۆژگاریەکانی شێخ ئەحمەدی بارزانی پێ ڕاگەیاندن و ئەوەی دووبارە کردەوە کە پێویستە دەستەبەری بن. ئەویش یەکەم ڕاستی و ڕەوایی لە هەموو کردەوەیەکدا. دووەم خۆپاراستن لە لووتبەرزی. سێەم خۆلادان لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ هێزەکانی میریدا. جگەل لەو کاتانی سەرکەوتنی گەورە مسۆگەر بێ ئەویش لە یەکەم لێکداندا. لەو کاتەدا هەواڵ لە مێرگە سۆرەوە گەیشت کە هێزێکی پۆلیس ئەوەی لە بلە بوون بەرەو مێرگە سۆر ڕۆیشتون بۆ ئەوەی بە هاوکاری لەگەڵ هێزی پۆلیسی ئەوێدا و بە یارمەتی هەندێک جاشی ئەو ناوچەیە بە سەرۆکایەتی محەممەد ئاغای مێرگە سۆری بچنە سەر ئەوانەی لە چیای برادۆز خۆیان قایم کردووە. پێش ئەوەی بارزانی بیانگاتێ چونکە حکوومەت نەیدەزانی بارزانی گەیشتووە. لەبەرەوەی خەڵکی ناوچە ڕازی نەبوون هاوکاری حکوومەت بکەن. هەواڵی ڕاست و تەواو کامتر دەگەیشتە حکوومەت. محەممەد کاکشار مێرگە سۆری نامەیەکی بارزانی بۆ حکوومەتی مێرگە سۆر برد کە هاتنەوەی خۆی پێ ڕاگەیاندن و وریای دەکردنەوە کارێک دژی خەڵک نەکەن. داقی ئەم نامەیە بە بروسکە بۆ هەولێر هاتە ناردن و بەم جۆرە حکوومەت زانی کە بارزانی بە سەلامەتی گەیشتوتەوە ناوچەکە. حکوومەت کەوتە قایمکردنی پۆلیسخانەکانی خۆی بە هێزی تازە و خواردنی پێویست بۆ ماوەی درێژخایەن لە ترسی پەلامار و دەورەدران. کاردانەوەی حکوومەت. ئەو سەردەمە شێخ مستەفا قەرەداغی متەسەڕیفی سلێمانی بوو کە زاندرا بوو زۆر حەزی لە کورسیە و گوێڕایەڵی ئینگلیزە لەبەرەوەی خۆی کووردە. زیاد لە پێویست گوێڕایەڵی خۆی بۆ ئینگلیز و حکوومەت دەردەخست و هەستی بە نزمی خۆی دەکرد. ئەم هەستا لەلایەن زۆر کارمەدی کوردەوە دەبیندرا کە پلەیەکی بەرزیان دەدرایە تا لەسەر حسابی گەلەکەی خۆیان لە عەرەبتر بنوێنن. شێخی قەرەداغی لێکردەوەی خۆی دژی بارزانیەکاندا زیاد لە پێوی سەرەڕۆیی دەنواند. تەنانەت پێش دەرچوونی بارزانی لە سلێمانی ئەو یارمەتیی لێی بڕی بوون کە حکوومەت دەیدا بەوانەی نیشتەجێی ناچاریان دەخرایە سەر. هەروەها ڕێی لە خەڵک دەگرت یارمەتیان بدەن. حکوومەت بڕیارێکی دەرکرد کە شێخ ئەحمەد و هەموو ئەو بارزانیانەی لەگەڵ ئەودان بە خێزانەوە بنێردرێن بۆ حیلە. متەسەریف ئەم بڕیاری قۆستەوە و دەستبەجێ بەکاری هێنا. ئەمە کاردانەوەی میری بوو بەرامبەر بە پەیدابوونەوەی بارزانی لە ناوچەکەدا کە ئەمەش بەشێکە لە بەکارهێنانی سیاسەتی سەرکوتینەوە. جابا بزانین پاشتر چی ڕوویدا. بەسەرکردنەوەی ناوچە. بارزانی بڕیاریدا گەڕانێک بە گوندەکانی بارزاندا بکە بۆ چاوپێکەوتن و لە نزیکەوە دواندنیان تا نەخشەکەی خۆی لە حکوومەت بشارێتەوە و تووشی لێکدان لەگەڵ هێزەکانیدا نەبێ. ئەم گەڕانە کە هەتا دواییەکانی ئەیلولی 1943 درێژەی کێشە. ژمارێکی زۆر لە پیاوان خۆیان گەیاندە بارزانی. هەندێک چەکدار بوون، هەندێکیش بێچەک. لەوانە عەزیز ئاغای زراری، ساڵح کانیە لنجی، عارز خانۆ بێدارونی، تەها ڕەشک بێڕۆخی، محەممەد سەعید بێڕۆخی، حاجی بێڕۆخی، مەلاشینی بێدارونی، شێمە دێزوی، حەسۆ میرخان، حەسۆ یوسف، سەلیم عەبدوڵڵا سێلکی و زۆری تر لە لاوەکان. هاتنی ئەوانە زۆر کاریگەر بوو بۆ بەهێزکردنی بارزانی چونکە ژمارەیەک لەو گەنجانی تێکەڵاو بوو پاشتر بوون بەسەرکردە. ئەم گەڕانە بە درێژەی مانگی ئابوو ئەیلولی 1943 درێژەی کێشە. بارزانیش ئاگاداری حاڵ و باڵی ناوچەکە بوو بە تەواوی تێیگەیشت. بارنامەی تازەی خۆی و ئەو گۆڕانکاریانەی ڕووی داوە بۆ خەڵکی ناوچە و ڕێکخراوە نیشتیمانیەکانی وان ڕوون کردەوە. ژمارەیەک لە پیاوە ناسراوەکانی ناوچە بۆ شوێنی دوور پەڕ کراوە. بەڵام ژمارەیەک مابوون کە دەوری باشیان بینی لە هاندانی لاوان و فێرکردنی ئەو ڕێبازەی شێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەد بۆی تێکۆشابوون. ئەو هۆیانەیان بۆ یەکاڵا دەکردنەوە کە کردبوونی بە ئامانجی دۆژمنان لە هەموو لایەک. لە هەموو گوندەکاندا کۆڕی دەبەست و خاڵەکانی ڕوون دەکردەوە. بەم پێیە بارزانیەکان چالاکی و ژیاری خۆیانیان پاراز بە تەواوی توانیان لە ڕووی زوڵم و چەوسانەوەدا بوەستنەوە کە حکوومەت بەکاری دێنا بەرامبەر بەوە. گەڕانی بارزانی تا ناوچەی سنووری عێراق و ئێران درێژەی کێشە و پەیوەندی بە کۆمەڵی ژێکافەوە کرد گەلێنامەشی بۆ سەرۆکۆزە کوردەکانی کوردستانی عێراق نارد. داوای لێکردن چەک بۆ حکوومەت هەڵنەگرن و یەکێتی نیشتیمانی بپارێزن و ناکۆکی ناوهۆزە وەلانێ.